سڵاو هاوڕێیان، ئەمڕۆ کورتە زانیارێک و کورتە باسێک لەسەر حەبی ئەسپرین و چۆنەتی دروستکردنی دەکەین. حەبی ئەسپرین کە ناوە زانستیەکەی ئەسیتالسالیک ئەسیدە کە کۆمەڵێک بەکارهێنانی ئێوە سەر بە کۆمەڵی نەن ستیرۆیدەڵ ئەنتی ئینفلامێتەری دڕەگە. ئەسپرین بە شێوەیەکی گشتی بەکاردێن بۆ کەسانی کە خەستی خوێنیانەیە و کەمکردنەوەی جەڵدەی دڵ و جەڵدەی مێشک و وارەوە کەسانی کە بە تایەکی بەرزانەیە و نەخۆشە ڕوماتیزمەکان کەمکردنەوەیان وەکو هەوکردنی جمگە و ئازارەکانی جمگە. بەڵام هەموو کەسێک ناتوانێت ئەسپرین بەکاربێنێت بەبێ ڕاوێژی پزیشکی و چاودێری پزیشکی، لەبەرەوەی ئەسپرین وەکو هەر دەرمانێکی تر کاریگەری لاوەکی هەیە. لەوانەش نەزیبوونی گەدەوڕی خۆڵا، گرژبوونی بۆڕی هەناسا، دروستبوونی پەڵا. ئەسپرین یەکە لەو دەرمانانەی کە ناتوانێت بەبێ ڕاوێژی پزیشکی و چاودێری پزیشکی بدرێت بە ئافرەتی دووگیان. لەبەرەوەی لەوانەیە ئەسپرین کاریگەری خراپی هەبێت لە ئەو دایکانی کەشی دەدەن بە کۆرپەکانیان. واروان نابێ ئەسپرین لەگەڵ کۆمەڵی خۆی وەکو نەستیرۆیدەڵ ئەنتی ئینفلامێتری دڕەگ بەکاربێنرێت بە تایبەتی ڤۆڵتارین و ئیبوپڕۆفین. بەڵام لەگە پاراسیمۆڵ دەرمانێکی سەلامەتە. دەمانەوێت کردداری دروستکردنی حەبی ئەسپرین لە سەرەتاوە تاوەکو کۆتایی بۆتان ڕوون بکەینەوە کە بەو شێوەیە. لە سەرەتادا هەڵدەستین بە تێکەڵاوکردنی دوو مادەی جیاواز کە پێک دێن لە سالیسالیک ئەسید و ئەسیتیک ئەنهایدرایت بۆ زیادکردنی ئێشتیۆسۆفۆر وەکو کارە یاری دەدەر. لە ئامێری وەتەرباددا شێکینگ دەکەین تا 90 پلەی سیریزی. ئینجا دەری دەکەین و ئاوی گەرمی بۆ زیاد دەکەین. دەیخێنەوە ناو وەتەرباد، دواتر دەری دەکەین و ساردی دەکەین. لە دواتردا کردداری فلتەرێشنی بۆ دەکەین بۆ جیاکردنەوەی ئەسپرین و دانانی لەناو ئامێری ئۆڤن بۆ وشکردنەوەی ئەسپرینەکە. دوامین هەنگاو دوای ئەوە دێت کە مادەکەمان ئامادەیە بۆ لە شێوە بردنین لە ڕێگەی ئامێری ڕۆتەری تابلێت پرس و دەبێت بە حەب. پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین، ئامادەکردنینەوەیەکی پیشەگەر بۆ بازاری کار. ئێمە دەزانین بازاری کار چی پێویستە.